بانگەشە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە و مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لە قەزای سۆران بە ئامادەبوونی جەماوەرێکی بەرچاو لە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بە ئامادەبوونی ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر کارنەڤاڵێکی جەماوەری بۆ ناساندنی کاندیدەکانی و سەرخستنی لیستی 104 ڕێکخست. دەنگەدەم بە لیستی کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستێکی پاک و سەرکردەیەکی پاک و بوێریەیە داکۆچی دەکات لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان. لیستێکی مەردە، سەرکردەکەی مەردە، پێویستە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەنگ بدەن بەو لیستە مەردە، چونکە لە ڕابردوو داکۆچی کرد لە مافی هەموو خەڵکی هەرێمی کوردستان. ئیدی سەرکەوتن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. ئومێدی زۆرم پێیانە، چونکە نوێنەرانیتی هیچیان نەکردیە بەڕاستی بۆ گەنجان. یەک بە خۆم هیچیانم لێ نەدیتە. چاوەڕوانیەکی زۆر لە نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی دەکەم. ئیشاڵڵا پشتیوان بەخوای گەورە ئەوەی ئێمە دەمانەوەی ئەوان لە بەغدا بۆمانی بەدەستێنن. وەڵاهی ئومێدمان زۆر پێ هەیە، چونکە ئەوانەی کە لە ڕابردوودا کە لە بەغدا بوونە سەر لە کوردستان بوونە جێگای ئومێدی هەموو خەڵک بوونە و ئیشی زۆریان کرد و ئیشی تاشان کردو لەبەرەوەی دەنجیان پێ دەدەن. کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کە خوای گەورە لە قورئانە فەرمێ ئین الله مع الصادقین، خوای گەورە لەگەڵ ڕازگۆیاندایە، هەر کەسێک ڕازگۆ بی خوای گەورە لەگەڵیدایە. ئەمەش هیوادارین ئەو کاندیدانە ئینسانی ڕازگۆنە، دادپەروەرن، یەکسانن. ئینشاءالله خوای گەورە تۆفیقیانەدا. هاوڵاتیانی دەبەری سۆران بە سەرجەم چین و توێژەکانیەوە پشتگیری خۆیان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دووپات دەکەنەوە و لیستی 104 و کاندیدا دەست بە دەست نوێژەکانیان بە لیستی هیوا و ئومێدەکانیان دەزان و پێیان وایە تەنها کۆمەڵە دەتوانێت ئومێدەکانیان بێنێتە دی. بەڕاستی کارەکانیان زۆر باشن، زۆر خەباتیان بۆ گەڵی کورد کردووە، یعنی هەر مامۆستا عەلی باپیر هەر وەسفی هەناکرێت، یعنی زۆر ئەبێ هەموو کەس پشتیوانی بکات، نابێت کابەری دەگەڵ ئەو بکات، چونکە کەسێکی زۆر باشە. داوا لە خەڵکی سۆرانەکەم دەنگ بدەن بە حەق، دەنگ بدەن بە مامۆستا عەلی باپیر و جەماعەتەکەی حەق بێژن و پیاوی مردن. زۆر سوپاس. وەڵا ئومێدێکی زۆرمان پێوێ، ئیشاڵڵا سەرکەوتووە بن و زۆر سەرکەوتوو بن ئینشاڵڵا. دەنگدان بە لیستی کۆمەڵی ئیسلامی ئەرکێکی شەرعی و ئاینە، ئەرکێکی نیشتیمانیە بەڕاستی. لەبەرەوەی دەنگدان بە کۆمەڵی ئیسلامی لیستی هەلوێست و مەردایەتە، یا لیستی موقیفە، یا لیستی ئەوەیە بەڕاستی دیفاع لە هەموو کەسێشەکە، وانە بێ تایبەتی بە کۆمەڵی ئیسلامی کوردستان. هیوادارم هەموو خەڵکی هەرێمی کوردستان هەستنەوە و دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان 104. لە سۆرانەوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕێز و سڵاو و سوپاسی سەرکردایەتی کۆمەڵی بۆ خەڵکی باڵەکایەتی و سۆران و برادۆست و سورسیایەتی و خۆشناوەتی و هەریر و باتاس و ڕەواندز و خەلیفان نارد و سوپاسی پشتگیریانی بۆ لیستی 104 کرد. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.